لە بۆ زێر و زیو نەژین باشە قیامەتەشی زۆر گەورەمان لە پێشە و زێر و زیوانەی پشتمان هیچ ئەرزشێکی نامینێ هیچ تا یعنی ئەزانی کووە پێمان وایە ئەمە وەکو ئیمامی عەلی دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ عیش لدنیاکە کەئەنەکە تەموت غەدا تەموت ئەبەدا وعیش لآخرەتیکە لە بۆ ئاخرەت بژی کەئەنەکە تەموت ئەبەدا. لێرە مەبەستم چ بوو؟ قەولی زانایان پێشینان خەڵکانی کە ئەولیای خوا بووینە هەر چ قسەیەکیشیان کردبی لە پێناوی چاکسازی کۆمەلگا بووە کەواتە کچێک ئەگەر داوای 30 مسقالەکە ئەوڕۆ با داوای 3 مسقال بکە بەسە 3 مسقال بکە حەڵقەک و گوارەک و ئەنگوستیلەک مهموێ بەرەکەت لەو ماڵەیدا هەبی مهموێ ڕێز و احترام هەبی. دنیا ڕاستە پڕ بووە لە گرانبوونی زێر و زیو پڕ بووە لە قسەی خۆڕا و بوختان و خراپەکاری بەڵام لە هەمان کاتدا سەرنجام دەبی هەموو بینەوە سەر ئەو ڕێگا ڕاستەی کە هەیە بڕواایەکمان هەیە کە قیامەتێکی گەورەمان لە پێشە خەڵکەگە بیر لەو شتە بکاتەوە ئەوەندە خۆی مەشغوڵ ناکە ئەوەندە خەم و خەفەتان لە خۆی بار ناکە چی ژۆڵک برێ وەڵای ئەمە 30 مسقالم لۆ نەکرا گەردانە و عاشق بەندەکەم لۆ نەکرا هەبوو بابیکە نەیبوو با نەیکە کورد دەڵێ تەش ئەگەر پڕ بێ با قوڕ بێ